ژیرتان لەگەڵ لە چەناڵی یوتیوبی ژیر لە بەرنامەیەکی نوێی سفر یەک ژیری کە ئەڵلقەی ژمارە دەیە واتە دێم هەفتەیە لە سەریەک هەموو پێنجشەمان کاتژمێر 12 وەڕۆ بەرنامە سفرێک ژیری بڵاو دەکەمەوە لەسەر فیلم سینەما و زنجیرەی تەلەڤیزیۆنی ئەگەر هەبوو و تەکنۆلۆژیا و ڤیدیۆ گەیم بە تایبەتی تۆزیات پاسی ڤیدیۆ گەیم دەکەین وەکو دەبینن یەکەم جار ئەڵلقەیەکی نوێی سفرێک ژیری بۆ شێواز تۆمار بکەم ستودیۆ نوێمە هەرچەندە زۆر بەتان لە کۆمنت نووسی بتان ستودیۆ نوێت هەیە بەڵام بەرهەمی نوێت نییە شەمووی گەیمپڵەی یاریەکان دەست پێ دەکات لەمە دووە هەموو هەفتان یەک تەنە گەیمپڵەی یاریەکان دەبین لەگەڵ بەرنامەی سفرێک ژیری چەناڵەکەم تایبەت دەکەم زیاتر بە گەیم و گەیمپڵەی یاریەکان لەگەڵ بەرنامەی سفرێک ژیری بێگومانم بەرنامەی سفرێک ژیری هەموو هەفتە هەر بەردەوام دەبین ئەگەر هەستان لێ بزانن ئەو سفرەکە معنای چییە ئەگەر ئەو ڤیدیۆ گەیشتە 500 لایک پێتان دەڵێم ئەگەنادەی بەردەوام بین تاوەکو ڤیدیۆکمان دەگاتە 500 لایک اینجا پێتان دەڵێم سفرێک ژیری معنای چییە یەکەم هەواڵش کە دەمێت دەست پێ بکەم بە هەواڵێکی ناخۆشش پێ دەکەین بەڵام چ بکەین هەموو کەسێکمان هەمومان هەر دەمرین تەری ئەمریکی پۆڵ هەیلت کە ڕۆڵجێڕی کاراکتەری لیۆنیە لە یەکەم یاری ریزیدنت ایڤل 2 کە لە 1990 بڵاوکرایەوە ئەو وەکتەرە کە بەدەنگ ڕۆڵی لیۆنی جێڕایە کۆچی دوایی کرد لە تەمەنی 57 ساڵیدا هەرچەندە و کابرا زۆر بەرابانگ نییە بەڵام لەبەرچە ئەو کریتمە هەواڵ لە بەرەوەی زۆربمان یاری ریزیدنت ایڤل 2 مان زۆر خۆش دەبێ و ئەو کابرا جگە لەو یاریە بێگومان بەشداری لە چەند یاریش کرد لۆ منە بەشداری لە یاری فاینەڵ فانتەسی کردیە مردنەکەش یار تەبیعی بووە لە ماڵەکەی خۆ بە مردێکی دۆزرایتەوە بۆ یەوەکو گێبەرانی کوردستان سلێماتەبینی ناجێڕین بەڵام دەڵێن ڕۆحی شاد بیتن و سوپاس بۆ خزمەتکردنی ڤیدیۆ یاریەکان دوم هەواڵ کە دەمێ باس بکەم بە باسی یاریەکی نوێ بکەین کە لە پیسی سەری هەڵدا و هەموو دنیا بەخۆی مەشغوڵ کردیەوە تەنانەت لە تویچ لە ماڵپەری تویچ کە تایبەتە بە ستریمکردنی یاریەکان زیاتر لە 400,000 500,000 ڤیو هەیە ڕۆژانە ڕۆژی یەکەم و دەمتەنان دێشتی 1 ملیۆن ڤیوی کە بەزدی جێگەی سەرنجە ئەو یاریە ناوی ڤالۆرانتە گەمەکی 5 بەرامبەر 5 یاخود 4 بەرامبەر 4 بزەبە نازانم یاریەکەم چۆن نەمکردیە ئەو یاریان باتڵ ڕۆیاڵە بەڵام لە چەند کارکتەرێک پێکاتی و کارکتەرانش هەر کەسە و حرەکە و تایبەتمەندی خۆی هەیە هاوشێوەی تقریبا ئەیپێکسیە بەڵام لەسەر ستایلی تەقەکردنی CSGۆیە هەواڵەکەشمان لەسەر یاری ڤالۆرانت ئەوەیە کە ستودیۆ یاریەکە ڕایگەیان هەر کەسێک بتوانانی یاریەکە هاک بکە و شێوازی هاکردنەکەشی لە بۆ کۆمپانیەکەی بنێری یاخود باس بکە چۆن هاچی کردیا بڕی 100,000 دلاری پێدرێ واتە دەفتەری بۆ کەسە دەدەن چۆن یاریەکەی هاککە بێگومان هاکەرانی کوردستان کە لە کوردستان هاکەری گەلە باشمان هەیە بەڵام بەقسە دەڵێن گەلە باشن بەڵام هاکر ئەگەر ڕاست دەکەن فەرمونون ئەو یاری حازرە هاچی بکەن شێوازی یاکردنەکەتان لە بۆ کۆمپانیەکەی بنێرن بە ئیمێڵک بێگومان من لەوەی 10 دەفتەر دلاری لە خۆتان دەبنەوە یاری ڤالۆرانت تەنیا بەشێ بێتا بەردەستە یاریەکە بە فەرمی بڵاو نەکرێتەوە بەڵام لەوانەیە لە هاوین یو ساڵ یاریەکە بە فەرمی بڵاو بکرێتەوە یاریەکەش فریە هاوشێوەی فۆرتنایت و ئایپێکس لە پیسی تەنیا بەردەست دەبیتن ئەو یاریە ئەگەر بێت و بێگومان دەست بە گەیمپڵێ و یاریش دەکەم بەڵام تاوەکو ێستا ناوی خۆم نووسە لە ئیمێڵ جوابێ نەدایمەوە یاریەکەم لە بۆ نهاتیەوە هەواڵێکی دیکەم هەیە لەسەر یاری ئاوتڕایدەرز کە گەیمەرێکی زۆر چاوەڕوانی ناکە لە بەرەوەی چارەزای یاریەکە نینە ئەو یاریە تایبەتە بە کۆنسۆلی داهاتوو واتە پلەیستیشن 5 و Xbox One X و بێگومان لە بۆ پیسیش بڵاو دەکرێتەوە تەنیا تڕێلەرێکمان لەو یاری دیتە بەڵام گەیمپڵەی یاریەکەمان نازانین چۆنە ستۆدیۆی ئەو یاریەش دوو پارچە ڤیدیۆیان لە تویتەر بڵاو کردەوە کەەوە باسی شێوازی گەیمپڵەی یاریەکە دەکەن و باسی گرافیکی کۆنسۆلی داهاتوو واتە گرافیکی پلەیستیشن 5 و Xbox One X بەو شێوازە دەبین سەرێکی دیمەنەکان بکەین وەکو لە دیمانەکان دیارە یاریەکە کامێرای کەسی سێمە و یاریێکی ئەکشنی RPG دەبیتن واتە ئەکشن نام بێگومان RPGشە RPG ئەگە نازان RPG چی RPGەوەتە بەردەوام کارکتەرەکە دەستکاری شتەکانی دەکەی و تایبەتمەندەکانی بەرز دەکەی لۆ درع چەکە هەموو شتەکانی بەرز دەکرێتەوە هاوشێوە یاریەکانی ئاساسن و یاریەکە تاقەکەی دیشەوە بێگومان چیرۆکەکەشی باسی داهاتوو دەکاتن بەڵام بە شێوەی شکل و ستایلەکانی بێتە ئێستا یاریشی جوان دیارە بەڵام یەک کێشێکی کەم لەگەڵی هەیە ئەویژەوەیە کە ئەو یاریە زیاد لە حەد بە یاری دەستەری دەچیتن لە ڕووی گەیمپڵەی وە لە ڕێگەی وە لە ڕووی دیزاینەکەشەوە هیوام وایە جیاواز بی لەگەڵ یاری دەستنی تو چونکە حەز دەکەم ئەو یاری تاقیب بکەمەوە بۆ یاریی خۆش دیارە هەواڵەکی دیکەمێ لەسەر یاری فاینەڵ فانتەسی کەەوە زیاتر لە 3.5 ملیۆن دانەی لێ فرۆشادە لە تەنیا لە 2 ڕۆژی بڵاوبوونەوەی بووە خێراترین فرۆش لە ناو یاریە ئەکسکلوسیڤەکانی پلەیستیشن 4 واتە بە پێش گاد ئۆف وار و بە پێش سپایدەرمان و بە پێش هەموو یاریە تایبەتەکانی پلەیستیشن 4 کەوتەوە لە ڕێژەی خێرا فرۆشتن واتە پرفرۆشترین نیەجارێت تەنیا خێرا فرۆشترایە لە خلالی 3 ڕۆژ زیاتر لە 3.2 ملیۆن دانە لێ فرۆشایە هۆکاری زۆر فرۆشی یاری فاینەڵ فانتەسی 7 ریمێک ئەوەیەکەوە ئەو یاریە نزیکەی
لە 2015 و گەیمەران چاوەڕوانی دەکەن لە 2015 یەکەم جار ترێلەر و یاری لە ئیفری بڵاو کرایەوە لە 2015 و گەیمەران چاوەڕوانی و یاری دەکەن کێستە 2020 و لەو مانگی بڵاو کرایەوە یارێکی خۆشە ناخۆشە طبعا من یاریەکانی فاینال فانتەسی نەکردیەوە زۆر ئەزمونم نییە لەسەرەوەی بتان بڵێم یاریەکە خۆشیانە تاقیب بکەنەوە بەڵام بەپێی دەنگدانەکان بیتن بۆ بەپێی ریڤیوەکان بیتن ریڤی زۆر بەرزی لە بۆ کرایە گەیمەرەی زۆر بە یاریەکەی دڵخۆشم کە دەڵێن ستۆری کۆنەکەیان هێناوە پارچەک لەو ستۆریان وەرگرتیە لەو یاری درێژیان کردەوە ستۆریەکەی چەند ساعتێکی زیاتریان لێ دروست کردیەوە یاریەکە بە شێوەی چاپتر بڵاو دەکرێتەوە فاینال فانتەسی ریمێک تا ئێستا یاریەکەت کڕیا یاخود نەکردی یاخود بە تەمای بیکە یاخودنا دەمێ ڕێینگۆ لە کۆمنت ببینە هەواڵاتی دیکەم هەیە لەسەر یاری Death Stranding کە یارێکی تایبەتی PlayStation 4 بوو بەڵام بێگومان لە بۆ PC بڵاو دەکرێت و هۆکارەکەی چێکە لە بۆ PC بڵاو دەکرێتەوە ئەوەیەکەوە ستودیۆی کۆجیما پرۆدەکشن یاریەکەیان بەرەمێناوی ئەو ستودیۆی تایبەت نییە بە سۆنی بەڵکو سێکەند پارتیە ئەگەر بێت سۆنی داوای لێ کە یاریێکیان بۆ دروستکەم بۆی دروست دەکەن بەڵام لە پاش بڵاوکردنەوەی لە بۆ پلەستێشنی دوای ماوەیەکی دەتوانن لە بۆ خۆیان لە بۆ PC بڵاویکەنەوە بەڵام ناتوانن لە بۆ Xboxی بڵاویکەنەوە چونکە عەقدیان وایە سێکەند پارتی و معنایە دەدا ناتوانن لە بۆ کۆنسۆلی بەرامبەر بڵاویکەنەوە Death Stranding بەتەمان بوو لە مانجی 6 لە بۆ PC بڵاو بکرێتەوە بەڵام یاریەکە دواخرە بەهۆی ئەوەی کە ستودیۆی کۆجیما پرۆدەکشن ڕایگەیان کە زۆربەی کاربەندەکانیان نارتەوە ماڵە لەبەر مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و بڕیاریاندایە لە مانجی هەفتە تقریبا 6 هەفتە یاریەکە دواخرە لە مانجی هەفت بڵاو دەکرێتەوە یاری Death Strandingم تەواو کرد و ریڤیوێکی تەواوم لە بۆ ئەو یاری کردی کە ریڤیوەکەم تقریبا نیو سەعاتە باسی هەموو تایبەتمەندەکان و سپۆیلەر و ستایل گەیم پڵێی و هەموو ئەو نهێنی و هەموو ئەو شتانێک کە پێویستە لەسەر یاریەکەی بزانین لە ڤیدیۆیش نیو ساعتی باسم کردی کاتی خۆی واگەر حەز دەکەم ببینم بزانم ریڤیوەکەی من لەسەر یاری چۆنەوە پێویستە یاریەکەی تاقیب بکەیتەوە یاخودنا ڤیدیۆ ریڤیوەکەم لە لینکی دیسکریپشن دادەنێم تکایە بڕۆن سەیری بکەنەوە دەمێ ڕێنگۆ بزانم کەوە یاری Death Strandingتان کردی یاخود بە تەمایل لە داهاتوو بیکە یاننا دەمەوێت لە کۆمنت ڕێنگۆ بزانم بادەست بە هەواڵە سینەمایەکان بکەینکەوە هەرچەندە هەواڵی زۆرمان نییە بەڵام چەند هەواڵێکمان هەیە لەسەر ئەوەی کە زۆرێک لە فیلمەکان دواغێنە زۆربەی هەواڵە سینەمایەکانمان ئەو ماوەی هەتەنیا ئەوەیە کە فیلمەکان دواخرێنەوە بەڵام دوێنێ بە شێر سوپرایز سۆنی ڕایگەیاندکەوە بەشی دووەمی ڤێنەم بە فەرمی دەستی بە بەرهەمێنان کردیە و تایتڵی فیلمەکەش بە ناوی ئەوەیە لەبیرنەوەک لەبیرکەم و تایتڵی فیلمەکەش بە ناوی Venom 2 Let There Be Carnage وەکو ئەگەر نازانی کارنیج ئەو کارکتەرەیە سوورەیە کە ڤێنەمی سوورە پێدەچێت کارنیج و ڤێنەمەکەی خۆشمان ڕەنجی ڕەش و ڕساسیە ئەگە فیلمی ڤێنەمە دەدێتێ باسی سپۆیلەرێکی بچوو دەکەم ئەویژەوەیە لە کۆتایی فیلمەکەی دوای تایتڵ کارکتەری کارنیجی پیشاندا هەرچەندە کارنیج نەبوویتە کارنیج هێشتا بەڵام وودی هارسن کە پرتەکی سووری هەیە ئاماژەک بۆیەکەوە لە بەشی داهات و خراپەکارەکی دیکە بۆ فیلمەکەی زیاد دەکرێت ئەویش چیە کارکتەری کارنیجە بەشی یەکەمی ڤێنەمم پێ فیلمەکی خۆش بوو و فیلمەکە متعی هەیە چێژی هەیە لە سەیرکردنی بەڵام بڵێ یەکە لە باشترین فیلمەکان نەخێت چونکە هۆکارەکەی ئەوەیە کەوا ستۆریەکەیان تۆزێک دەستکاری کردووە زیاد لە حەد گرنگیان بەلایانی مرۆڤایەتیدا چکە چەندێکە فیلمەکانی کە ڤێنەم زۆر گرنگی بە مرۆڤ نادێت پێویستە گرنگی بە کارکتەری ڤێنەم بدرێ نەک گرنگی بە کارکتەری مرۆڤەکەی بدرێت تۆم هاردی ڕۆڵشی ناوازە جێڕەوە یەکە لەو کەسانێکەوە ڕۆڵک بجێڕی بێگومان 100 پاو ڕۆڵەکەی دەجێڕی یااتێ پەشیمان بوونەوەی دانیە لەو بەشی دووەمیش تۆم هاردی دوورەوە ڕۆڵی ڤێنەم دەگەڕێتەوە و وودی هارسن کە یەکە لەو ئاکتەرانەی زۆر خۆش دەوێت لە بە کارکتەری کارنیج بەشدار دەبتەوە بڕیارە فیلمەکە لە 25/6/2021 لە سینەماکان نمایش بکرێەوەتە ساڵی داهاتوو نمایش دەکرێت دەمێ ڕێنگۆ بزانم ئایا فیلمی ڤێنەمتان بینی و یاخودنا و ڕێیتان چێ لەسەر فیلمی ڤێنەم ئایا پێتان وایە دەبی لەو فیلمانێک کە سەرکەوتوو دەبی و پێتان وایە فیلمێکی باش بوو یاخودنا چاوەڕوانی فیلمی ڤێنەم دەکەی یاخودنا دەمەوێت لە کۆمنت ڕێنگۆ بزانم هەواڵێکی دیکەم هەیە لەسەر فیلمی هەنگەر گەیمز کە یەکە لەو زنجیرە فیلمانەی لە بەشی یەکەم تقریبا زۆر باش بوو بەشی دووەم تۆزێک سێم و چوارم تێچیاندا ناڵم چەند بەشی هەیە بەڵام دەزانم کە سێم و چوارم تێچیان دەزانم چوار بەشیە تێچیان یعنی چیرۆکەکەی زیاد لە حەد کاول کرا بەڵام ئێستا ستۆدیۆی بەرەمێنەر بەتەمانە دووبارە بێنەوە ناو دروستکردنی فیلمی هەنگەر گەیمز ئەو جارە باسی پێش ڕووداوەکانی بەشی یەکەم دەکەنەوە دەبتە پریکوەڵ باسی پێشەوەی دەکەن چۆن بۆ یەکەم جار ئەو گەیمەکەژەکە دەزانن لەگە نازان نامێ سپۆیلەرەکان بەڵام ئەو گەیمی هەنگەرس یاخود گەیمی برسێتی یاری برسێتی چۆن دەستی پێکرد بۆچی دەستی پێکرد بە مەبەستیان سێ لە دروستکردنی ئەو یاریە بێگومان کارکتەرەکانی بەشی یەکەم و دووەم و سێم ناگەڕێنەوە لە بۆ فیلمەی چونکە باسی پێش ڕووداوەکانی ئەوان دەکا
تەماشای دەکەم بێگومان سریۆ فیلمەش دەکەم تاوەکو ڕیڤیو لەوە بکەم لە پەیجی ژیر بەڵام دەمێن ڕێنگە بزانم ئاپێتان وایە بەشی ئەو بەشە نوێی هەنگەر گەیمزی خۆش دەبی یاخود هەروەکو بەشەکانی دیکە کاول دەدەچیتن حاڵەتی دیکەم هەیە لەسەر فیلمی شەزام کە یەکە لەو فیلمانەی بەڕاستی خەڵکەکی زۆر لێ دیتیەوە من ناڵم عاشقی و فیلمی بەڵام یەکە لە فیلمە باشەکانی دیسی باسی کاراکتەری شەزام دەکات فیلمێکی کۆمیدیە و خەندەئامێزە و سوپەر هیرۆیە و ئاکشنە و هەندێک معنای جدی هەیە لە ژیان بێگومان بەشی دووەمی فیلمی شەزام لە بەرەمێنانە بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا فیلمەکە دواخرا لە بۆ ساڵی 2022 بڕیار لە 2021 فیلمەکە نمایش بکرێت بەڵام فیلمەکەیان دواخست بۆ 2022 بەهۆی چەند فیلمێکی دیسی لە ساڵی 2021 بڕوارەکەیان بەسەر کرد تاخیرتر کرا لە بە ڤایرۆسی کۆڕۆنا لەنمونە فیلمی وەندەر وومن تۆزێک تاخیرتر کرا و فیلمی باتمان تاخیرتر کرا بۆ شەزامیش ساڵی 2022 دەمێ ڕێنگە بزانم فیلمی شەزامتان دیتیە خودنا ئەگەر دیتیتانە پێتان وا بوو فیلمێکی چۆن بوو چکە من بەزدی ئەو فیلمم زۆر بەدڵ بوو و پێم وایە دیسی دەبی لەسەر ڕێزکە کۆمیدی خۆی بەردەوامی تاوەکو بتوانی هاوشەوەی مارڤڵ چێژبەر لە فیلمەکانی وەرگرین ئێستاش کە زۆرینەتەن داواتان کرد بوو لە فەیسبوک بە باسی پیسە نوێیەکەی خۆم بکەم کە مواصفاتەکانی چییە و چەندی تێسوە پارە چکە میماگە بێت و پیسێک بکڕێت دەبێت ئاگداری پارەی خۆت بێ هۆکاری ئەوەی کە بۆچی پیسێکم کڕێت پێشتر ئەم بە لاپتۆپەشی ماکبوک کارم دەکرد ڤیدیۆکانی خۆم پێ مۆنتاژ دەکرد چکە ماکبوکەش کوالەتی ماکبوکەش سپێکەکەی یاخود مواصفاتەکانی زۆر بەرز بوو بەڵام پیسی دەمەوێت لەمە دوای بمە گەیمەری پیسی بەنیاز بووم کۆنسۆڵی ئەکسبۆکسی بکڕم تاواکو یاریەکانی ئەکسبۆکسی تاقیب بکەمەوە گەیم پاسی سبسکرایب بکەم بەڵام بڕیارمدا لە جیاتیەوەی ئەکسبۆکسێکی بکڕم بێ پیسێک بکڕم باشترە و هەم دەتوانم ئیشی مۆنتاژەکانی خۆم بەدەستۆ بکەم و هەم دەتوانم یاریەکانی ئەکسبۆکسی لێرە بکەم و هەم ئۆپشنی زیاترم بەردەست دەبێتن هۆکاری کڕنی پیسێکەشم تەنیا لەبەوە بوو دەمی یاری زیاتر بکەم وە گەیمپڵی یاریەکانتان بگوازمەوە و لە پلانمدا هەیە ئەگەر بێت و گونجاوی دەتوانم ستریمی دەتوانم کوالەتی دەتوانم بە کوالەتی بەرز ڤیدیۆ ڕیکۆرد بکەم و گرافیکی جوانی بۆ بەکاربێنم ستانداردی جیهانی بیتن نەک لۆکاڵی بیتن مواصفاتەکانی پیسەکەم 32 گیگابایت ڕامە و خاوەنی گرافیک کارتی 16 خاوەنی گرافیک کارتی GTX 16 سوپەرە 6 گیگابایت کارت شاشەکەی 6 گیگایە خاوەنی پرۆسێسری Ryzen 5 3500 X و لەگەڵ هەندێک هاردوو ماردوشتانشم SSD تەرتیباشم لێدە ماوسکی بۆردەکەم زۆر پێشکەوتونیە لە بەرەوەی سادەنە بەڵام شاشەکەم خراپ نییە باشە 122 هرتزی LG شاشە 23 شاشەکەم زۆر باشە خراپ نییە لە بۆ یاریکردن بۆ یاری ئۆنلاین و یاری مڵتیپلەر ئۆشتانە دەتوانم سوود لە هەر فرێمڕێتەکەی بینم ئەو یارانەی کە بە کۆمپیوتەرەکەم تاقیم کردەوە یاریەکانی پەبجیە و وارزۆنە لە بۆ فرێمڕێتی 122 تاوەکو 200 فرێمیشی پێدایمە لە کوالەتی زۆر بەرز های کە زۆر باشە لە یارە تریپل ئەکان ئەو یاریانی کەوا گرافیکی بەرزانە پێویستنەوە پاوەر زیاترە سەر و 90 فرێم 100 فرێمی پێدایمەکە ئەوەش جێگەی خۆشحاڵیە کۆمپیوتەرەکەم چەندی تێچووە کۆمپیوتەرەکەم سەری بە تقریبا نەمنەوەشە بۆ کڕی و پادەشمەوە کڕی کە ئەوە ژەنجی هەیە دەتوانی وەکو دەبین دەتوانێت ڕەنگەکان لە بۆ خۆت بگۆڕی کە من زۆرم پێخۆشە ئەو پادە کە ئەو پادەم زۆر پێ جوانە و تقریبا لە کامیری زۆر بزانمە دیار ناکەی بەڵام ئەو پادە ڕەنگەکانی خۆی دەگۆڕی هاوشێوەی پیسەکەم کە لێ ڕەنگەکان دەگۆڕێ دەتوانم بۆ بکەم کە هەردووشیان پێکەوە یەک ڕەنگ بەکاربین بەو پادەوە تقریبا بە کیبۆرد و ماوس و تەرتیبات شتەوە نزیکەی $900 لەسەرم ڕاوەستە شاشەکەشم پێشتر کردی بوو تقریبا بە شاشەشەوە هەمووی $1100 لەسەرم ڕادەوەستیتن یعنی سێتەپی کاملم $1100 بەبێ مێز و تەرتیبات و شت مایکروشتانەش بە خۆم پێشتری هەبوو تقریبا $900 لەسەرم ڕاستەیە کە من ئەگەر دەمتوانی بچم کۆمپیوتەرێکی بەرزتر بکڕم نزیکەی 1500 تا $2000 لێسەر بکەم بەڵام لەبەرەوەی من وەکو پێتانم وت لاپتۆپەکەم هەیە کە مواصفاتەکانی بەرزە لە بۆ کاری تەلەڤیزیۆن بەکاری دێنم و هەروەها لە بۆ کاری خۆشم زۆر بەکاردێنە کە ماکبوکەکە نزیکەی $2500 پێدرێە کاتە کارەکانی بەویش دەکرێتن و بە کۆمپیوتەرەکەش دەکرێت ویستم کۆمپیوتەرێکی مامناوەند بکڕم چکەوە پیسە مامناوەندە مواصفاتی زۆر بەرز نییە بەڵام لە داهاتوو دەتوانم سەبسەبە پارچەکانی بەرز بکەمەوە کە خۆشی پیسیشەوە دەتوانین خۆت پارچەکانی مواصفاتیان بەرز بکەیتەوە بڵێم پیرۆزە کە پیسێکی نەم کڕیە واگەر حەز لێ بێ گەیمەری پیسی و بێ گەیمەرێکی یاری مەڵتیپلەرەکان بێگومان باشترین شوێن پیسیە من پلەیستێشن 4ەکەشم هەرمایە پلەیستێشنەکەشم هەرمایە و بێگومان لەوەی یاری بە پلەیستێشن دەکەم لەبەرەوەی سۆنی پلەیستێشن ژیر تۆزە پەیوەندیان هەیە بەڵام لە بەخاتری ئەوەی کە یاریەکانی ئەکسبۆکس شتاقی بکەمەوە حەزم کرد پیسێک بەدەست بخەم و کوالەتی ڤیدیۆکانە بەرزتەوە لەوەی بێگومان بن هاوڕێیان تکایە لەوەی بێگومان بن ڕۆژی شەمە واتە شەمۆی و ئەگەرە تو ڕۆژ پاش شەمی و ڤیدیۆی من دەبینی هەر هەماش دەکاتن ڤیدیۆی گەیمپڵی یاریەکان دەست پێ دەکاتن ژیر
دەفتەیەک لەو گەیمەرانێکەوە هەرچی یاریشی نوێ بێت دادەنێتن بەڵام زیاتر حەزم لەو یاریانە نییەکەوە هەموو خەڵک دەیکە لەونە پەبجیە وارزۆنە کاڵ ئۆف دیوتیە فۆرتنایتە ئەو یاریانە ناکەم بەڵکو هەردە یاری دیکە هەیە کە هەموو گەیمەرێک نەیدیتیە هەموو گەیمەرێک لەوانێت تەماشاشی نەکات چکە جێم لەوە نییە 5,000 کەس 4,000 کەس 3,000 کەس 2,000 کەس دۆ ببینیتن ڤیدیۆیەکانە ببینی ئەو یاریانە بەسە لە بۆم چکە دەمەوێت هەندێک یاری تا پێ پیشاندەم کەەوە یاریەکان ژمارەیان کەمە و بینەرەچکەمی هەیە و ئەو یاریانە پێویستە بیبینن لۆ نمونە پێتان ناڵم چ یاری دەست پێ دەکەم بەڵام چاڕوان بن گەیمپڵی یاریەکان بەو زوانە دەست پێ دەکەن هاوڕێکی زۆر داواتان کردبوو کەەوە ریاکشن لە بۆ چەند گۆرانێکی بکەم ڕاستێکی ئەوەیە ناتوانم لەمەودە ریاکشنە بە هەم گۆرانێکی بکەم لەبەرەوەی ڤیدیۆەکانی من ڕابردوو زۆربیان کۆپیڕایتی خستە سەری و ئێستا دوو سترایکم لە بۆ هاتیەکە سترایکی سێم لە بۆ بێتن چەناڵەکەم دادەخرێ بۆیە داوای لێبوردن دەکەم کەوا لە ریاکشن تۆزێک دەوەستم تاوەکو تۆزێک چەناڵەکەم چاوی یوتیوبی لەسەر دوور دەکەوتەوە اینجا بێگومان دەست بێ دەکەم و بە ریاکشن بەڵام ئەو هەفتەیە داوای لێبوردن دەکەم ناتوانم ریاکشن بڵاوکەمەوە دەبێت ریاکشن بە گۆرانی کوردی بکەم چکەوان کۆپیڕایتیان لەسەر نییە بەڵام حەز ناکەم لە بە گۆرانی کوردی زیاد دەهات باس بکەم لە چەناڵەکەم چکە زۆربەتان هەستان نییە بەڵام لە بە گۆرانی ئینگلیزی و ڕاپ و هیپۆپی ئینگلیزی بێگومان لە هەفتەکانی داهاتوو ئەگەر بکرێ یوتیوب چاوی لەسەر من هەگریتن بێگومان دەست پێ دەکەم چکە یەکسەر کۆپیڕایت لێرەدا و دووجار سترایکم لە بۆ هاتیە لەسەر بەکارهێنانی گۆرانی ئەمریکیەکان بۆیە نامێت چەناڵەکەم دابخرێت لەسەر ریاکشنە بە گۆرانێکی ئەوە کۆتایی بەرنامە سفرێکژیری هەفتەیە بوو زۆر سپاسی ئەو لایکان دەکەم لە بۆم دەکەن و زۆر سپاسی ئەو کۆمنتان دەکەم هەروە لە هەفتەی ڕابردوو وێنەیەکم دانا گوتم ئەو لۆگۆیەتان پێجوانە یاخود نا ئەگەر زۆرینیان بەڵێ بوو دادەنێم ئەگەر نەخێش بودانانێ زۆربەی هەرە زۆرتان وتان شکلی خۆ جوانترە وێنەکەی خۆ جوانترە لەو لۆگوی لێ دایمەنێ گوتم لەوانێ بێگومان نیوە بە نیوە دەبیتن یاخود زیاتر دەڵێن بڵێن بەڵام زۆربەی هەرە زۆرتان گوتان نەخێر تقریبا 600 کۆمنت هات هەمووتان گوتوان نەخێر زیاد لە حد زیادی کردی وزان 500 کۆمنت هات بوو سو مهم سپاسان دەکەم کە ڕێی خۆتان بەم گوتوە بێگومان لۆگویەکەشم ناگۆڕم بەڵام تکایە چاوەڕوانی گەیمپڵەیەکانم بن و بێگومان من لەوەی گەیمپڵەیەکانم بەردەوام دەبیتن چای هەمووتان ماز دەکەم تا ڤیدیۆ داهاتوو لە سەلامەتی و لە ئارام ببێنن مانجە ڕەمەزانی پیرۆزستان پیرۆز بیتن بە هیوای ئەوەی هەمومان ڕەمەزانێکی خۆش و پڕتاعەت و بەرەکەت بەڕێ بکەین ڕێز خۆشەویستن بۆ هەمومان تا ڤیدیۆ داهاتوو خۆتان لەگەڵ